لە دوای تێپەڕبوونی زیاتر لە 2 هەفتە لە دەستپێکردنی ئۆپراسیۆنێکی سەربازی گەورە دژ بە چەکدارانی دەوڵەتی ئیسلامی و وێڕای ئەو توانە لۆجیستی و مرۆییانەی کە بۆ پرۆسەکە تەرخان کرابوو، بەڵام کۆنتڕۆڵکردنەوەی تەواوی شاری تکری لەلایەن سوپا و حەشدی شەعبی و سەرەڕای ڕۆڵی ئێران هێشتا یەکلایی نەبووەتەوە و پشگیری ئاسمانی فڕۆکەکانی هاوپەیمانی نێودەوڵەتیش لەو شەڕەدا هێشتا دەستی پێ نەکردووە. ئەوە لە کاتێکدایە ئەمریکا نیگەرانی پیشاندا بە سووتاندنی خانووی ژمارەیەک لە خێزانە سوننەکان لەلایەن حەشدی شەعبیەوە لە چەند گەڕێکێکی شاری تکریت و داواکانی حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراقیش بۆ دوورکەوتنەوە لەو جۆرە ڕەفتارانە بێسوود بوون. هەروە عەبادی بەنیازە لە چەند ڕۆژی داهاتوودا سەردانی ئەمریکا بکات و داوای پشگیری ئاسمانی زیاتر لە واشنگتن بکات و دەژڵێت گرنگ نییە پەلە بکرێت لە کۆنتڕۆڵکردنەوەی شاری تکریت، بەڵکو گرنگ ئەوەیە سەرکەوتن بە کەمترین قوربانی بەدەست بهێنرێت. لە ڕووی مەیدانیشەوە چەکدارانی داعش نزیکەی نیوەی شاری تکریتیان بەدەستەوەیە و سوپا و حەشدی شەعبی پێشڕەویان بۆ شارەکە دواخستووە تا ئەو کاتەی کۆمەکی سەربازی زیاتریان بەدەست دەگات. لەلایەکی ترەوە غەسان عەتیە بەڕێوەبەری پەیمانگای عێراقی بۆ گەشەپێدان و دیموکراسی ئاماژەی بەوە کرد. ئەمریکا پێداگری لەسەر چارەسەرکردنی هۆکارەکانی کێشەکە کردووە کە لەسەر و هەمویانە و ململانەی تایفی نێوان سوننە و شیعەیە. عەتیە ڕوونی کردەوە دوورەپەرێزی ئەمریکا لە شەڕی تکریت پەیامێکی حکوومەتی واشنگتنە بۆ بەغدا کە ئامادە نییە لایەنگری هیچ مەزهەبێک لەسەر حسابی مەزهەبێکی تر بکات. بەوتەی چاودێرانی سیاسیش هۆکاری بەشداری نەکردنی ئەمریکا لە شەڕی کۆنتڕۆڵکردنەوەی شاری تکریت ئەوەیە کە هەر لە سەرەتاوە ویستویەتی دوورەپەرێز بێت لە ئەگەری ئەنجامدانی هەر تاوانێک کە پێدەچێت دژ بە سوننەکان لەلایەن میلیشیەکانی حەشدی شەعبیەوە ئەنجام بدرێت. هەر بەوتەی چاودێرانی سیاسی شەڕی تکریت تاقیکردنەوەیە کە بۆ هێزەکانی عێراق بۆ ئەنجامدانی پرۆسەیەکی سەربازی بۆ کۆنتڕۆڵکردنەوەی شاری مووسڵ. تکریت ناوەندی پارێزگای سەلاحەددینە و 160 کیلۆمەتر لە باکووری خۆرئاوای شاری بەغدا هەڵکەوتووە و ڕووباری دیجلە پیایدا تێپەڕ دەبێت. ژماری دانیشتوانەکەشی زیاتر لە 370,000 کەسە. لە مانگی حوزەیرانی ساڵی 2014دا چەکدارانی دەوڵەتی ئیسلامی دەستیان بەسەرداگرتووە و ئێستاش بە بەکارهێنانی چەکی قەناس و بۆمبی چێندرا و شەڕی کۆڵان بە کۆڵان پێشڕەویکردنی هێزەکانی عێراقیان ڕاگرتووە. کاروان شێخ موحسین NRT